يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، ژیانی ژن و مێردایەتی ئەگەر بە تەبایی و خۆشەویستی و تێگەیشتن لە واقعی دین و ژین بێ، خۆشترین ژیانە. هیچ شوێنێک لەناو کۆمەڵگادا لە هیچ شوێنێکی سەر زەویدا مرۆڤ هەست بە ئاسوودەیی ناکات تاوەکو نەگەڕێتەوە ناو ماڵ و حاڵەکەی خۆی. خوای پەروەردگار ڕێزی تەواوی داوە بە ئافرەت و پیاو لە ئەرک و مافا کە چوونە خانەی هاوسەریەوە یەکسانن، هەردووکیان هەم ئەرکیان لەسەر شانە هەم مافیان هەیە. بەڵام ئافرەتی تێگەیشتوو لە دین و لە واقعی ژیان دان بەوەدا دەنێ مادام بڕیاری داوە هاوسەرگیری بکە و لە ماڵی باوکیەوە بڕوا بۆ ماڵی پیاوێک و لەگەڵ یا بژی و بە مێرد قبوڵی بێ، ئەبێ قبوڵی گوێڕایەڵی هاوسەرەکەی هەبێ. ئەگەر نەیبوو ئەبێتە گەورەترین کێشەی ناو خێزانەکە و هەڵتەکاندنی خێزان. بۆیە سەرەتان و شێرپەنجەی ناو خێزان لە ئافرەتەوە دەست پێ دەکات. سوورەتی ئەنیساء جەنابتان تەماشاکەن بیخوێننەوە بە وردی. لە سوورەتی ئەنیساء خوای پەروەردگار لە هەموو قورئانە ئاماژە بە یەک شت دەکات، پیا و ژن، بەڵام لە پێشەوە باسی ژن دەکات، لە چەند ئاەتی دوای ئەوەدا دەچێتە سەر پیاویش. ئەو شێرپەنجەیەی ناو خێزان لودبەرزیە، وشەی نوشوزی لە قورئانە بۆ بەکارهێناوە، واللاتی تەخافونە نوشوزەهن. ئافرەت ئەگەر لودبەرز بوو، نوشوز واتە خۆبەرزکردنەوە، کاتێک کە لە ماڵە هیچ مەجالێک بۆ پیاو ناهێڵێتەوە، دەیەوێ هەموو بیر و بۆچوونەکان تەنها هی ئەو بێ. وەکو چۆن نوشوز واتە لە ئیرتیفاعەوە هاتووە، لە بەرزبوونەوەوە، لەگەڵ هەموو شتێکە ئاچێتە سەر ئەژنۆ خۆی بەرز دەکاتەوە، دەنگی دلێر دەکات، هیچ حسابێک بۆ پیاوەکەی و بۆ مێردەکەی ناکە، ئەو ماڵە کاول دەبێ. بۆیە ناونیشانی وتارەکەم لە خزمەت جەنابتان و مسلماناندا بە ناونیشانی ژنی لودبەرز وێرانکاری ماڵە. دیارە پیاوی لودبەرزی شەیەکە لە دواییدا لە ئاەتەکاندا دەچینە خزمەتی. نیشانەکانی ژنی لودبەرز کە وێرانکاری ماڵە زۆرن. لەم وتارەدا دوانیان ئاماژە پێ دەکەم. یەکەمیان ئافرەتێکی ڕووترشە، بەردەوام تووڕە و عەسەبیە. دەکرێ مرۆڤ لە هەندێک حاڵەتدا تووڕە ببێ، عەسەبی ببێ، هەڵ بچێ، بەڵام نابێ پیشەی هەمیشەیی بێ. هەموو ئەو ئینسانانەی بە ژن و بە پیاوەوە کە بەردەوام تووڕە و عەسەبی و ڕووترش و قسە تاڵن، نیشانەی ئەوەیە لودبەرزن. کەسانی متەکەبیرن، کەسانی خۆبەشتزانن، خۆیان هیچ نین، بەس بە ئەم تووڕەبوون و عەسەبی بوونە دەیانەوێت بوونی خۆیان بسەلمێنن. دەڵێن خۆ بە گەورەزان، واتە ئینسانەکە گەورە نییە لە واقعە، بەڵام دەیەوێت خۆی دەرخاکە گەورە موشتم لە ڕێی تووڕەبوون و قسەی زبر و تاڵ و ڕووی ترشەوە خۆی دەنوێنێ. ئەوە لە پیاویشە هەیە و لە ژنیشە هەیە. جا لە پیاوە ناشرینە، لە ژنە چەند قات زیاتر ناشرینە کە هەمیشە بەرامبەر بە کەس ناوێرێ فزە بکە، بەڵام بۆ مێردەکەی دەبێتە شێر لە ماڵەوە. بەردەوام تووڕە و عەسەبی و لودبەرز ژیانی ئەو مێردە و ئەو منداڵانە و ئەو خێزانە تێک دەدا. مێرد بڵێ هەرچیەک ئەو ئیلا دەبێ بڵێ وا ناکەم، واتە گوێڕایەڵی مێردەکەی بە شکست دەزانێ. مێژووی مرۆڤایەتی پڕە لە ڕوودا و کتێبێکی بە نرخ هەیە بە ناوی ئەلحەل، زانای بەناوبانگ دکتۆر عائیز القەڕەنی نووسیوێتی. کتێبی ئەلحەل کراویشە بە کوردی بە ناونیشانی چارەسەر. ئەم باسەی کە من بۆتان دەجێڕمەوە ئەم بەسەر هاتە واقعیە، دکتۆر عائیز القەڕەنی لە کتێبی ئەلحەلە لە لاپەڕەی 21 هێناوێتی.
لە تەرجەمەی کوردیەکەیدا بە ناونیشانی چارەسەر کە مامۆستا محەممەد حەمە میرزا کردوویەتی بە کوردی لە لاپەڕەی 29دا هاتووە 21 عەرەبیەکەی 29 وەرجێڕانە کوردیەکەی. دکتۆر عایز القەڕەنی دەڵێ ژن و پیاوێک لە گوندەکەی خۆیاندا دانیشت بوون، لەبەر بەڕۆچکەیەکا بوون، دەمە و پاییزێکی درەنگ بوو، کۆمەڵە گردێکی بچکۆلانە لە خۆڵ و لەگەڵ هەڵدرابەوە. کابرا لەگەڵ ژنەکەیە کەوتبوو گفتوگۆ و قسەکردن و باسی زەمان و کات و سەردەمی گەنجێتیان و ئەوانە. لەو کاتەدا کابرا دیارە برسیان بووە، گرانی و نەبوونی بووە. کابرا وتی ژنەکە ئێستا ئەگەر ئەو کۆمەڵە گڵەی لەبەر دەممانە هەڵدراوەتەوە، ئەگەر ئەوە گەنم بێ، تۆش یەکسەر بڕۆی جوان جوان بیشۆیتەوە و پاکی بکەی و پوختی بکەی و بڕۆی بە دەستهار، ئەو کاتە دەستار هەبووە هەموو بینیومانە، بڕۆی جوان جوان بیکەی بە ئارد و بە دەستهار بیهاڕی، بیکەی بە ئارد، دوایی بڕۆی بیشێلی و تەشتێکی گەورە هەویر پشێلی، بڕۆی تەنور داخەی و یەک کولەرەی جوانمان بۆ نیوە ڕۆ بۆ بکەی، ئای کە خۆش دەبوو. ئەوە خۆ هیچیش لەوێ نییەوە، هەر گڵە لەوێ. ژنە بەرزە پێ دەبێ، ژنەی لودبەرز ئەڵە بۆ تۆ من بە چی ئەزانی؟ یعنی من بە تەنیا بڕۆم ئەو هەموو گەنمە پاک کەم و بێژەنگی کەم و لە دەستاری کەم و بڕۆم بیکەم بە ئارد و بیکەم بە هەویر و تەنور داخەم و کولێرە بۆ جەنابەت بخەمە سەر سفرەکە تۆش بە حازری بیخۆی، وەڵڵا شتی وا ناکەم. پیاوە لەو تووڕەتر ئەڵە دە وەڵڵی هەر دەبێ بیکەی، غەسبە لەسەرت ئێستا بچی بیکەی، ئەو گەنمە بەری و بیکەیتە ئارد و بیشێلی و بیکەی بە کولێرە. ژنە دەڵێ بەخوا نایکەم. پیاوەکە دەڵێ هەر سێ تەلاقی وابێ ئەگەر ئێستا هەڵنەستی و کارەکە جێبەجێ نەکەی. ژنەکەش دەڵێ بەو خوای کە تەنها خۆی خوایە و کە هەر ئەڵڵا بەتەنیایە بشم کوژی هەڵناسم و نایکەم. دانیشتون بە دیار کۆمەڵێک گڵەوە، نە ئارد هەیە و نە نان هەیە و نە تەنور هەیە و نە هیچ هەیە، بەس ژنە بوونی خۆی دەسەلمێنێ، دەڵێ نابێ. ئەویش دەڵێ من پێم وتووی تەلاقت دەدەم و دەنێرمەوە ماڵی باوکە، دەڵێ دیسان منیش سوێن دەخۆم بەخوا ئەو کارە ناکەم و بە قسە ناکەم. کابرا هەڵدەستێ زۆری لێ دەدا و دەیباتەوە ماڵی باوکی سێ بە سێ تەلاقی دەدا. بەبێ ئەوەی هیچ هەبێ ژنی لودبەرز سەری لە خۆیش و لە منداڵەکانیش و لە مێردەکەش و لە ماڵەکە شێوان دەیتوانی ئەگەر ژنێکی عاقڵ بوو یابی و تا پیاوەکە ئای خۆزگە قسەکەت ڕاست دەبوو، ئای خۆزگە خوا لە دەمت هەڵواڕوانێ و ڕۆژە ئەو هەموو کۆمەڵەگڵە گەنم دەبوو هی ئێمە دەبوو، خۆزگە بەسەر چاوان منیش بم هاڕایە و بۆم کردنایە بە کولێرە و نانێکی جوان و لە بەردەمی جەناب تا دامنایە. ئەم قسەیە چەند جوان دەبوو. بە ژنی لودبەرز دەڵێن نابێ، حتا بە خەیاڵیش بێ نابێ ئاواتەکەی تۆ بێتە جێ ئەوەی کە تۆ داوای دەکەی. بۆیە زۆر کەس هەیە وەکو ئەم ڕووداوەی کە دکتۆر عایز القەڕەنی لە کتێبی ئەلحەلا باسی دەکە لە لاپەڕەی 21 ماڵەکانی خۆیان دەشێوێنن ژن و مێرد لەسەر کۆمەڵە شتی خەیاڵاوی، بە ژن بە خەیاڵیش ئامادە نیە مادام مێردەکەی وتوێتی بە قسەی بکە. خاڵی دووەم کاتێک کە ژن هاوار دەکا بەسەر مێردەکەیە و دەنگ بەرز دەکاتەوە خۆی دەنوێنێ و لودبەرزی دەکا، پیاوەکەش پیاوێکی دیندار و بەڕێز و بە شەخسیەت و بە حورمەت و عیبەی پێ عیبێ و دەیەوێت ناوی نەزڕێ و خەڵک دراوسەی گوێی لێ نەبێ و کەس و کار پێی نەزانن بێدەنگ دەبێ. ئەم ژنە لەم کاتەدا فرسەتی زیاتر دێنێ، لەو کاتەدا زیاتر پێی لێ هەڵدەبڕێ، داواکاریەکانی زیاتر دەکا، زیاتر دەنگ بەرز دەکاتەوە. ئەگەر کەسێکی بەڕێز و ژنێکی ساڵیحە بێ بە خۆیدا دەچێتەوە، ئەڵێ چەند ناشیرین بوو من دەنگم بەرز کردەوە، بەڵام ئەو پیاوە چەند بەڕێز بوو دەنگی نەکرد، تەلاقی لێ نەخواردم، دارکاری نەکردم، دەری نەکردم، قسەی پێ نەوتمەوە، وەکو من دەنگی بەرز نەکردەوە، حرمەتی خۆش و منیش و منداڵەکان و ماڵەکەشی پاراست. ئەگەر بەڕێز بێ بە خۆیدا دەچێتەوە، لودبەرز زیاتری دەکا، ئەم جارە دەنگەکە سەوتەکە زیاتر دەکات، جاری دووەم و سێیەم دەبێت گەڕەکێک دەولاتر گوێی لێ بێ، لێی دەبێت بە خوو بە پیشە. بۆیە ژنی لودبەرز تا حرمەتی بگری ئەو خراپتر دەبێت. متەنەبی شاعیر کاتی خۆی دێڕە شعرێکی زۆر جوانی هەیە، دەڵێ إذا أنت أكرمت الكريم ملكته وإن أنت أكرمت اللئيم تمردا. ئینسانی بەڕێز و بە حرمەتی وەکو جەنابتان، ژنی بەڕێزیش بە هەمان شێوە تا وەکو ڕێزی بگری، چونکە خۆی ڕێزدارە ئەیکەی بەژێر دەستەی خۆت. ئینسانی بەڕێز کە ڕێزت گرت چونکە خۆی بەڕێزە چت بوێ پێی دەکەی، زیاتر ملکەت دەبێ بەڕێزگرتن. وإن أنت أكرمت اللئيم تمردا.
پەنا بەخوا ئینسانی لەئیم دوو لە ڕووی جەنابتان و هەموو خوشک و برایان ئینسانی ناکەس بەچە ئینسانی لودبەرز حتا ڕێزی لێ بگری ئەو زیاتر هەڵدەچێ تا زیاتر تۆ ڕێزی لێ بگری ئەو متەکەبیرتر دەبێ ئەو زیاتر خۆی دەنوێنێ و ژنی لودبەرز کاتێ مێردە بە ڕێزەکەی عیبەی پێ عیبە دین ڕێگەی پێنادا حرمەت و کەسایەتی خۆی ڕێگەی پێنادا وەڵامی نەشیاوەکانی بداتەوە ژنی لودبەرز بە خۆیدا ناچێتەوە زیاتری دەکا وەکو پیرەمێردی شاعیر و فەیلسوفی گەورەی کوردیش کاتی خۆی فەرموویەتی پیاو چاک ڕێزت گرت شەرمەزار دەبێت بەڵام نائینسان تا بێ هار دەبێت بۆچی ژن لودبەرز دەبێت یەکەمیان بۆ ماوەیی لە ڕووی ویراسیەوە بۆی ماوەتەوە کاتی خۆی لە ماڵەوە چەند ساڵ کە کچ بۆ بینیویەتی دایکی هیچ حسابێکی بۆ باوکی نەکردووە دایک نەعەب بووە و نێرە بووە و هەموو قسەی خۆی بووە باوکی وتبێتی حەزم لە چێشتێکی کەم خوێیە ئەو تۆزی خوێی زیاتر تێکردووە باوکی وتبێتی بچین بۆ ماڵی فڵان کەس وتی لە ڕقی تۆ ئەچم بۆ ماڵی فڵان کەس ئەم کچە چەندین ساڵ و شەو ڕۆژ ئەم ڕەفتارانەی لە دایکی بینیوە کە هیچ حسابێک بۆ باوکی ناکە خوا پەناماندا پیاو خوا بیپارێزێت لەوەی لە ماڵێکە ئافرەت بخوازێت کە خەسووی هیچ حسابێکی بۆ خەزووری نەکردبێ کەس ڕێک تەمسیلی دایکی دەکا خوشکە گەورەکەی وا بینیوە کە لەگەڵ زاوەکاندا چەند خۆبەزلزانە چۆن لودبەرزە ئەمیش تەمسیلی ئەو دەکاتەوە ئەوێ وەکو خوشکەکەی هەموو شتێک لە ماڵە هەر ئەو بێ ڕاوێش حرمەت ڕێز ئەوە نییە دەڵێ دەبێ منیش وەکو دایک و خوشکە گەورەکەم زاڵ بم ئەمە زۆر خەتەرە ئەگەر بێت و ئەم ئافرەتە بە ویراسی لە باوانیەوە وا هاتبن ژنانیان حرمەتی مێر نەگرن ڕێک تەمسیلەکەی دایکی دەکاتەوە تەمسیلی خوشکە گەورە و نەنکی دەکاتەوە ئیلا مەگەر ئافرەتێک خۆی دیندار بێ واللهی خێزانەکانتان بنێرنە مەداریسی شەرعی بیان نێرنە مزگەوتەکان بە دیار تەلەڤیزۆنێکی موسڵمانانە و بەرنامەی بە سوودی خێزانیەوە دایان نیشێنن ئینسان کە لە دین حاڵی بوو هەڵەی پێشینان دووبارە ناکاتەوە ژنی دیندار هەڵەکانی دایکی ناکە خۆی دەڵێن نا با من بپرسم خوا چی فەرمووە پێغەمبەر صلی الله علیه وسلم چی فەرمووە ئەوە باشە با بە هەڵەکانی دایکمدا نەڕۆم بە قسەی شەرعەکە بکەم ئەگەر ئافرەت خۆی دین لە دینەکە تێگەیشت یان خوێندەوار و ڕۆشنبیر بوو خۆی گەڕا بە دووی سەرچاوەی زانستیدا ئەو کتێبانەی خوێندەوە کە باسی پەیوەندی ژن و مێرد دەکا باسی گوێڕایاڵی ئافرەت دەکا باسی تەعاملی پیا و ژن دەکا بەیەکەوە لە ڕێی ئەو خوێندنەوە و خۆڕۆشنبیرکردنەوە هەڵەکانی دایکی دووبارە ناکاتەوە واتە ئێمە نەڵێین مادام دایکی وابە دەبێ هەموو ژنێک وابێ ئافرەتی دیندار ئافرەتی ڕۆشنبیر دەگۆڕێ بە چاکە ئەو لەگەڵ مێردەکەی وا ناکە سێمیان خۆی عاقڵ و ژیرە بە عەقڵ و ژیری لێکی دەداتەوە باشە دایکم لەگەڵ باوکمە تەمەنێکی بەڕێکرد خۆشیان لە ژیان بینی ناوەڵا دایکم بەو خۆنواندن و لودبەرزیە هیچ سوودی لە باوکم بینی نەخێر دەی با من هەڵەی ئەو دووبارە نەکەمەوە با من هەمان تەمسیلی ئەو نەکەم بۆیە بە خۆیدا دەچێتەوە عەقڵ و ژیریەکەی پێی دەڵێ تۆ گوێڕایەڵی مێردەکەت بە تۆ لودبەرز مەبە کەواتە خاڵی یەکەم بۆ ماوەییە دووەمیان چاودێرکەری فلیم زۆربەی هەرە زۆری فیلمی ئەم وڵاتە کە لە تەلەڤیزۆنەکانەوە لێ دەدرێ بەم هونەرمەندەکانی ناو خۆشمانەوە هەرە زۆریان ناڵم هەمویان دیقەتیان بدەن جەنابتان هەر هەمووی باسی ئەوەیە حیساب بۆ مێرد مەکە چۆن بە دووی مێردەکە بەدەم یادێتەوە چۆن بەسەر یادەقیڕێنێ چۆن ماڵی بۆ بەجێ دێڵێت چۆن شت دەشقێنێ چۆن ئەوەی حسابی بۆ نەکە پیاوە لە ماڵە ئەو فلیمە ئەم ژنە ئەوەندە بە دیاریەوە دانیشتۆ دەیەوێت لاسای بکەیەوە فلیم کە بەدەست خۆت نییە سەیرت کرد کاریگەری لەسەر ڕەفتارەکانە دروست دەکا ئەو فلیمانە زۆربەی ماڵی کوردی موسڵمانیان هەڵوەشان ئەو ئافرەتە لەوە فێری لودبەرزی بوو بەرامبەر بە مێردەکەی سێمیان نەسیحەتی ژنێکی بەدبەخت کە خۆی بەدبەختە و لە ژیانی حسابی بۆ مێرد نەکردووە هەموو ژیانی بە ناڕەحەتی ڕۆیشتووە دراو سێتە خزمتە میوانتە دێ ژەهرێک فڕێدا بەو ژنە دەڵێ ئاگال لێبێ مێرد زۆر ڕووی بدەیتێ بەسەر تازاڵ دەبێ مەهێڵە زۆر ڕووی مەدەیە زۆر بە قسەی مەکە نەهێڵی بەسەر تازاڵ بێ جا ئەوە جاریوە ژنێکە جاریوە ڕێکخراوێکی ئافرەتانە ئەوەندەیان و تۆ پیاو سالاری و ژن سالاری ژنی بەدبەختیان بەدبەختتر کردووە خۆی بەدبەختە زۆرێک لەو ژنانی لەو ڕێکخراوانەدان 2000 و 3000 تەلاق دراون و ماڵیان لێ تێک چۆ ئێستا بەتەنیا دەژین دەیەوێت ژنەکەی تۆش ئاوا لێ بکە گوێ لەو قسە کولۆر و بێمانانە ناشەرعیانە دەگرێ ژنیش بە قسەی دەکا دەخەڵەتێ بەیانی ژنەکەت عیبی نەبوو ئێوارە لێ دیاخیە هی قسەی ئەو ژنەیە کە خۆی بەدبەختە
بۆیە دەبێت ژنانیش ڕۆشنبیر بن هەر کەسێ وتی ئیتاعی مێردەکەت مەکە بڵێت تۆ ماڵم وێران دەکەی هەرگیز بە قسە ناکەم. پەیاممان بۆ خوشکان پەیامێکی شیرین کە لەم وتارانەدا ئەم بابەتە زۆر بە نرخ و ضەروریەتی ژیانە لەم ئەڵقەیەدا تەنها ئاماژە بە یەک خاڵیان دەکەم ئەویش ئەوەیە خوشکی بەڕێزم ئاگاد لە زمانت بێ لودبەرزی لە ڕێی قسەوە دەردەبڕدرێ تۆ مسڵمانی ئافرەتی مسڵمان مادام بڕیارتدا بە هاوسەرگیری ڕازی بووی چوویتە بەردەمی مامۆستای ئاینی و چوویتە بەردەمی قازی و حاکم و واژۆ و پەنجەت مۆر کرد لەسەر ئەوەی من هاوسەری فڵان کەس بم لەو دەقەیەوە ئەبێ لودبەرزی واز لێبێنی ئەینە هەر لە ماڵی باوکتا خۆدا ئاغا و کوێخابە و کەس بەدبەخت مەکە و خۆشت بەدبەخت مەکە بڕیارتدا هاوسەروی مێردێک قەوامەی هەیە بەسەرتەوە مێردێک سایە و سێبەرتە و ئیتاعی واجبە لەسەرت بەڵێ ئەو کاتەی کەوا ژن بیەوێ خۆشبەخت بێ و لە بەڵای لودبەرزی بە دوور بێ پێویستە ئاگای لە زمانی بێ خوای پەروەردگار ئەمری پێکردوین بە هەمومان بە هەر هەمومان بە ژن و پیاوە بە هەموو ئیمانداران کە جوانترینی وشەکان هەڵبژێرین بە تایبەت ئێمە باسی ئافرەت دەکەین ئەگەر دەتەوێت لە لودبەرزی بە دووربی بەدبەختی دنیا و قیامەت نەبی شەرمەزاری بەردەمی مێرد و منداڵ و کۆمەلگا و ڕۆژی قیامەت نەبی ئاگال لە زمانت بێ لە قسەکردنە لە هەڵبژاردننی وشەدا لە دەربڕینی شێواز و دەربڕیندا ئاگال لە جوانترین بێ بۆ نمونە ڕۆنتری بکەمەوە پیاوێک بانگی ژنەکەی دەکا ناوی دێنێ خێزانەکەم هاوسەرم گیانەکەم ژن دەتوانێت بڵێ ها چیت دەوێ دەتوانێت بڵێ بەڵێ دەتوانێت بڵێ گیان ئەتوانێت بڵێ گیانەکەم فەرموو کامیان قورئان دەفەرمێ بڵێ گیانەکەم فەرموو جوانترینیان هەڵبژێرە لە ڕووی دەربڕینەوە دەبێت دەنگی ئافرەت ناسک بێ ئەو پەڕی بە ناسکی و بەهێمنی جوابی مێردەکەی داتەوە لە تۆنی دەنگیە نەرمونیانی و خۆشەویستی پێوە دیار بێت من ناڵم ژن قەت نابێت و ڕەبێ ئەوە خوتبەکانی ئێمە لەم مینبەرەوە الحەمدوللا قەت میسالیانە باسی شتمان نەکردووە ژنیش وەک تۆ ئینسانە تووڕەش دەبێ هەڵیش دەچێ ناڕەحەتیش دەبێ نەخۆشیش دەبێ مێردیش خراپ دەبێ بەس نەسیحەتی برایانە و مامۆستایانەم ئەوەیە خوشکی بەڕێزم ئەگەر دەتەوێ خۆشبەخت بی کە شوت کرد بڕیارێک بدە 5 کات وەکو 5 فەرزەی نوێش هەڵبژێرە کە زمانت شیرینترین و هەنجوینی بێ لەگەڵ مێردەکەتە لە 5 کاتە ئاگەل لە قسەکانت بێ جوانترینیان هەڵبژێرە بە جوانترین شێواز ئەدایان بکە یەکەم کات ئەو کاتەی مێردەکە لە ماڵ دەچێتە دەرەوە ژنی عاقڵ کە دوورە لە سیفەتی لودبەرزی کاتێ مێردەکەی لە ماڵ ڕۆیشتە دەرەوە یەکسەر دوعای خێری بۆ دەکا تا بەر دەرگاکە لەگەڵ یادەچێ ئیشەکان بەجێ دێڵێ نەک پشتی تێ بکە کابرا بە تەنیا بڕاتە دەرەوە زۆر ئاسانە بەڵام زۆر بە نرخە لەبەر دەرگاکە بڵێ یا ڕەبی خوای گەورە بتپارێزێ پیاوەکە ئاگال لە خۆت بێ خوا ئاگای لێت بێ زۆر خۆت ماندوو مەکە ئەوەندە خەمی ئێمە نەبێ واللهی ئەو خوا حافیزی دڵ و گیانە لە هەزاران حیمایە باشترە بۆ ئەو پیاوە ئەزانی چەند بە مرتاحی و بە مێشکێکی فراوانەوە دەڕواتە دەرەوە لە کات هەر شەڕێکتان بووە لە کاتی خوا حافیزیدا مەهێڵە تێکەڵاو بێت لەو وەختەیە زمان شیرین بێ جوانترین و شە هەڵبژێرە دووەم کاتێک کە پیاو دێتەوە ماڵەوە لە کاتی هاتنەوەی ماڵەوە ئای چەندی منێکی جوان و شیرینە ژن بەڕوویەکی خۆش بە بزەی سەر لێو پێشوازی مێردەکەی بکە چەند جوانە پێی بڵێ سوپاس بۆ ئەو خوایە کە ئەم ماڵە خۆشەمان هەیە بەس وەڵڵی پیاوەکەم ئەم ماڵە بەبێت تۆ کەلاوەیە وەڵڵی کە تۆ لە ماڵنی دڵم ناکرێتەوە بەڵام لە کەلاوەیەکی شاب بژیم لەگەڵ تۆیا بم ژیانم شاهانەیە کەلاوە لەگەڵ تۆدا ماڵی شاهانەیە ماڵی شا بەبێت تۆ کەلاوەیە لای من بزانە ئەو پیاوە چەند مرتاح دەبێت بزانە چەند ژیانیت خۆش دەبێت چەند خوا بەرەکەت لەو دەقەیە بەسەر ئەو ماڵەیە دەڕێژێ لە کاتی هاتنەوەدا ستایشی بکە سروشتی پیا و حەزی بە پیا هەڵدانە وەڵ بڵێ علاگەکانی لێوەرگرە ئەگە چیلۆیەک میوەی خراپیشی هێنابێتەوە دیارێکی بچکۆلێ بەدەستەوە بێ زۆر بەقەدر وەریگرە بڵێ یا ڕەبی خواتۆ لێ خواتۆمان لێ نەستێنێ وەڵڵی ئەوەندە سەخی تەبیعەتی هیچمان بە هیچ نابێت بۆ بەردەوام شت دەکڕی دەستەکانت خۆش بێ بەڵام بەداخەوە ژنی لودبەرز
کابرا هەرچی دێنێتەوە هەر لە دوورەوە جا تخواوەشتە تۆ کڕیوتە تخواوە میوەیە تخواوە گۆشتە تخواوە فڵانە ئەوە جلوبەرگە مێردی فڵان خوشکی و مێردی فڵان کەس ئەوەشتە ئەو دەیکڕێ تۆ بە حیاتی شتێکت پێ ناکردرێ ئەو پیاوە دەمرێ لە وەختەیە بەڕاستی خۆشەویستی بار دەکا لوتبەرزی ڕوودەدا هەر چەند شتەکەشت بەدڵ نەبێ بڵێ شتی وا جوانم لە ماڵی باوکشمانە دیوە لە بازارە تۆ چۆن ئەم جوانیت دۆزیەوە پیاو حەزی بەم بابەتەیە ئەمە سروشتی ناخێم و پیاوێکی بەڕێزی وەکو جەنابتانەکە پیاوی پیاوانەیە ئەبێ ژنی عاقڵ و ژیر ئاگاداری ئەوە بێ لە هاتنەوەدا بە ئەو پەڕی حرمەت و ڕێز و زمان شیرینیەوە وشەکان هەڵبژێرە سێم کاتی نان خواردن لەسەر مێزی نان خواردن لەسەر سفرەی نان خواردن ئەگەر نان و ئاو بخۆی ئەگەر نان و هێلکە و ڕۆن و تەماتەیەک بخۆی واللهی ژن دەتوانێت مێردەکەی وا لێ بکە بە هیچ خواردنێکی خۆشی دنیای نەگۆڕێتەوە برایان مێزی ناخواردنی ماڵە و سفرە لەگەڵ مەطعمە فەرقی چییە خۆ تۆ دەتوانی بچی پارەت پێ بێت لە مەطعمێکە چەند شاگردێ لەبەر دەستا ڕادەوەستێ و چەندین شلە و خواردن و تەرتیباتت بۆ ئامادە دەکا بەڵام لەگەڵ ماڵە جیاوازیەکەی ئەوەیە لە ماڵەوە ڕوحیشت تێر دەبێ ئەویش کاتێ ژنەکە بەڕوویەکی خۆشەوە بڵێ یەخوا عافێتت بێ ئەگەر کەم و کوڕێکشی هەبێ بمبورە هەر ئەوە نەفریا کەوتم پارویەک بەدەمی مێردەکەیەوە بکە پەرداخی ئاوی بداتە دەست و بەدەمیەوە بکە وەکو گەدەی تێر دەکا ڕوحیشی تێر بکە لە کاتی ناخواردنە زۆر گرنگە قسەی خۆر لەسەر سفرە لە بینی ژن و مێردا بکرێ چوارەمیان کاتی خەوتن ژنی لودبەرز هەموو کێشەکانی ئەو ڕۆژە لە کاتی سەر جێگای و خەوت نادێتەوە بیری چی ڕووی داوە و چی ئازاری داوە و چی ناڕەحەتی کردێ و چوو کەم و کوڕی هەیە بەڵام ژنی عاقڵ کە لە لودبەرزی دوورە دیندار و ڕۆشنبیر و تێگەیشتووە لە کاتێکا چوونە ئەو دی و ژووری دەرگای خەوتنەوە لەسەر جێگای خەوتن هیچ مشکلەیەک باز ناکرێت بەس شوێنی قسەی خۆش و قسەی ڕۆمانسیە و زمانی ژنانەیە بەرامبەر بە مێردەکەی پێنجەم بەڕێزان لە کاتی میواندا بووی بە میوانی خەڵک یان میوان لە ماڵ تابوو ژن دەبێت ئاگای لێبێت جوانترینی وشەکان هەڵبژێرێ چەند بەڕێزن لەلام ئەو ژن و مێردانی کە دایان بینم تۆ میوانیانی بە خۆشەویستەکەم بانگی یەکتر دەکەن ئەو پیاوە بانگیەکە گیانەکەم بە قوربانە بم چیت دەوێت چەند جوانن ئەو ژن و مێردانی کە ئەوە بەڕێزن تۆ ئەوەندەی تر ئەو ماڵت لا گەورە دەبێ والله کولانە خانوو بێەوە ئەزانی کۆشکی شاهانەیە نان و ئاوێکت بدەنێ کە ئەوەندە ڕویان لەگەڵ یەکتریا خۆش بوو ئەو ژن و مێردە تۆ بە سفرەیەکی قەرەباڵغی گەورە و ڕازاوی ناگۆڕیتەوە بۆیە زۆر زەرورە لە کاتێکا میوانی خەڵک بووی یان میوان لە ماڵتا بوو ژن نەهێڵێ وشەی بێڕێزی بەرامبەر بە مێردەکەی بکرێ ئەمجا حونەر لەوەدایە فەن و گەورەی ژن بەڕێزان لەوەدایە ئەگەر مێردەکەش کەم و کوڕێکی هەبێ ئەگەر شتێکی نوقسانیش لە ماڵەکەدا هەبێ ئەمجا ژنەکە زمانی زبر بەکار نەهێنێ هەر وشە جوانەکان بەکاربێنێ ئێمە زانایەکی گەورەمان هەبوو خوای گەورە دەرەجەی بەرزکاتەوە لە بەهەشتا دکتۆر مستەفا زەڵمی دکتۆر مستەفا زەڵمی لە کتێبی ژیاننامەکەی خۆیدا بە ناونیشانی کاروانی ژیانم لە لاپەڕی 327 تا دەفەرمێ کاتێک کە مەلا بووم لە شاری سلێمانی زۆر هەژار و دەستکورد بووین منیش یەکێک لە خوا خراپەکانم ئەوە بوو هەرچی دەمبینم کاکە فافرم با بڕۆینەوە حیسابی ئەوم نەدەکرد خۆی مە لە ماڵەوە هیچمان نییە تەنانەت ئێوارەیەکیان مامۆستایەکی هاوڕێم بینی خۆڵقم کرد بچینەوە ماڵەوە کات نزیک بانگی مەغریبە ئەویش نەیگوت نایەم وتی فەرموو با بڕۆینەوە چوین نوێژمان کرد و چوینەوە ماڵەوە بە خێزانم وتم ئەم مامۆستا هاوڕێم هێناوەتەوە ماڵەوە چیمان هەیە خێزانم بەسەرما هاواری نەکرد کارێکی نەکرد ڕەحمەتی خوای لێ بە میوانەکە تێبگا لەو دیو وتی وەڵڵی مامۆستا هیچ تێکمان لە ماڵان نییە خوا ئاگادارە لە تەواوی ئەم ماڵەدا جگە لە نانی وشک یەک تۆز برنج بەقەدەر لوێچێک یعنی قاپێکی ماز بەس ئەوەندە برنج لەم ماڵەدا هەیە وتم دەی خێرا تۆزە ئاوی تێبکە و بیکوڵێنەوە بیکە بە شۆربایەک منیش مامۆستا بە قسەوە دەخافڵێنم کە هێناتە بەردەمانە من ئەڵێم ئێواران نان ناخۆم پارێزمە مەعیدەم دێشێ قورحەمە تۆش بەهانەیەک دۆزەوە مامۆستای پێ بەڕێ بکە ئەڵێ وەڵڵی کە هێنای لە قاپی ماستێکا نیوەی زیاتر ئاو کردبوو شۆربایەکی برنج ئەوەندە کەم بوو کە داینا لە بەردەمیە عەرەقی شەرمەزاری بە ڕووما هاتە خوارێ ئەوە نەخواردنەکە کەم بوو هەر هیچ نەبوو مناڵک پێی تێر نەدەخوارد بەڵام لەو کاتەدا بۆەوەی هەستی شەرمەزاری پیاوانەی خۆم بڕەوێنمەوە لە خێزانم تووڕە بووم وتم تو خواوە چێشتە تۆ لێن ناوە ئەوەندە چێ لێن ناوە وتی بەخوا مامۆستا عەمدەن ئەوەندەم لێنا یەکەم تۆ پارێستە ئێوارە ناتوانانی هیچ شتێک بخۆی نان ناخۆی قورحەی مەعیدەتە و گرەی گەدەت هەیە بۆیە خواردن ناخۆی
منیش خۆم لەسەر تەنور بووم کولێرەیەک شتێکم لەگەڵ ئافرەتانە خواردبوو هیچ برسیم نەبووتم ئەو تۆزە شۆربایە هەر با هەبێ لە ماڵەکەدا خۆم ئەوەندەم بەسە ئەنجا ڕووی کردە میوانەکە وتی مامۆستا خۆزگە دەمزانی جەنابەت دێی والله هەموو شتێک هەیە قوبوڵی و مریشک و برنجم بۆ لێ دەنای بەخوا خۆزگە بمزانێ جەنابەت تەشریف دێنی بزانە چی خواردنی خۆشم ئامادە دەکرد مامۆستا لە کتێبەکە باسی دەکات دکتۆر زەڵمی دەڵێ ئەگەر ژنێکی باش نەبوویایە لوودبەرز بوویایە هەر لەبەر چاوی میوانەکە تەریقی دەکەمەوە خۆش تووڕە دەکەی تۆ بە قەدەر خواردنی مشکێک لە ماڵتانیە و مریشکێک پێی تێر ناخوای ئێستا میوان دێنیتەوە یان دەیگوت دەبڕۆ بیهێنە و با من لێنێم ئەوە زۆر ئافرەتواڵە دە تۆ پەیدایکەوە بیهێنە ماڵەوە بزانم من لێنەمیان نا بەڵام تۆ هیچن نییە وا میوانەکەی بەڕێ کرد هەستی شەرمەزاری بەڕووی منە لا برد وی ئافرەتی لێزان دەبێتە مەڵهەمێک لە سەبرینی نەبوونیەکانی ناو ماڵیش خۆی پەروەردگاریش پێمان دەفەرمێ وقل لعبادي يقول التي هي أحسن إن الشيطان ينزغ بينهم إن الشيطان كان للإنسان عدوا مبينا سورة الإسراء آياتي 53 ژن و مێردێک لە من دەپرسن لە تۆ دەپرسن دایمە ناکۆکیمانە مامۆستا دەبێت سیحرمان لێ نەکرابێ ئەبێ نوشتەمان لێ نەکرابێ خۆشی لە ماڵمان باری کردووە من دەڵێم بگەڕێەوە خزمەت قورئان ناڵێم سیحر کاریگەری نییە ناڵم چاوی پیس کاریگەری نییە هەرچی خوا فەرموو بێتی لەسەر سەر و چاوانە بەس وەڵڵی لە 195 کێشەی خێزانی ئەمڕۆ پەیوەندی بە سیحر و جادو ئەوانەوە نییە پەیوەندی بە نەزانینی ڕەفتاری خۆیانەوە هەیە ژنەکە لوودبەرزە و نازانە مسڵمانانە ڕەفتار بکە ڕۆشنبیرانە ڕەفتار بکە کێشە دەکەوێتە بینەوە خوا دەفەرمێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم خۆشەویستم وەڵامی خەڵک بدەوە بڵێ هەر هەمووتان بەیەکەوە بەتایبەت ژن و مێرد کە لە هەموو کەس زیاتر لە یەک نزیکی دەتوانی لە بازاڕە تەعامل لەگەڵ خەڵکا بکەی بەڕێکەوەی نەیبینیەوە بەڵام ژن و مێرد ساڵ 12 مانگ شەو و ڕۆژ هەموو فەسڵەکان هەموو کاتەکان تامردن بەیەکەوەی زۆر گرنگە ئاگال لێبێ خوا دەفەرمێت جوانترین قسە هەڵبژێرن کاتێکە قسە لەگەڵ یەکترا دەکەن شەیطان بەردەوام لە کەمیندایە بۆ ئەوەی ناکۆچیتان بخاتە بینەوە کەی کاتێک کە قسەی نابەزیەتان کرد ئەو پیاوە کاتێ ژنەکەی بانگی دەکات ژنەکە ئافرەت فڵان کەس کەوتی ها چیت دەوێ شەیطان لە کەمینی خۆی دایەتی ئێستا فرسەتە نقورچێ نەزغ یعنی نقورچێکی لێ دەگرێ نقورچێک لە پیاوەکە دەگرێ ها سۆنی جواب دایتەوە ها بێ حرمەتی پێکردی ها باش جوابی نەدایەوە یەکسەر ئەو دوژمنی ئاشکرای ئینسانە کە سوێندی خوارد و وازدەنەوەکانی ئادەم ناهێنم ئەی خوا لێی بە زیاد بە فرسەتێک کەوتە بینەوە ئەم ژنە قسە تاڵە لوودبەرزە کەوتە کەمینەکەەوە زیاتر هانی پیاوەکە دەدا زیاتر هانی ژنەکە دەدا نەقبوڵی نەکەی قسەی زبرتر بکە نهێڵی زاڵ بێ بەسەرتا واللهی ئەوە خۆت بەو قسە زبرانە شەیطانت هێنایە ماڵەکەەوە وەرە بە قسەی خوا بکە جوانترین وشە هەڵبژێر بزانە شەیطان لەو ماڵەیە دەمێنێ نوشتە و دوعا و فڵان ناوێ بەرنامەی فڵانیشن ناوێ وەرە بە قسەی قورئانەکە بکە ئەو پێنج حاڵەتەی کە پێم وتن ئەو پێنج کاتە ژن قسەی خۆش بێ لەگەڵ مێردا واللهی هیچ کێشەیەک لە ماڵەکاندا ڕوونادا ئینشاء الله لەگەڵماندا بن بە ئیزنی خوای پەروەردگار ئەم بابەتە گرنگە زۆریش گرنگە و چارەسەری زۆربەی کێشەی ناو خێزانەکان دەکا لوودبەرزی ئافرەت و نیشانەکانی بەویستی خوای پەروەردگار لە وتارەکانی داهاتوودا تەواو دەکەین داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوای ئیسلاحی حاڵمان بکەی خوای پەروەردگار لە دینەکەی خۆت باشتر تێمان بگەێنی یا ڕەبی خوایە بە ژن و پیاوە بمانکە بە ئینسانێکی نەرمونیانی زمان شیرین بەرەکەت و ڕەحمەتی خۆت بخەیتە ناو هەموو خێزانی مسلمانانەوە ئەوانەی ناکۆکی خێزانیان هەیە یا ڕەبی خوای ئیسلاحی حاڵیان بکەی یا الله لێت دەپاڕێنەوە بەدەستی بەدەست نوێژەوە لە ماڵەکەی تۆدا ئەوەی نەخۆشە شیفای بدەیت خوای ئەوەی نەخۆشە شیفای بەخێری بۆ بنێری ئەوەی مردووە خوای لە گوناهەکانی خۆش بی ئێمەش لەسەر ئەم ئیمان و ئیسلامە دامەزراوکەی تا بەلیقات شاد دەبین آمین آمین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون